هێمن دەڵێت ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە جەژنی نەورۆزە لەم ڕۆژەدا بەدڵ لێتان دەکەم من جەژنە پیرۆزە. خۆشەویستان ئێمە وەکو ستافی کەناڵی دیمان حەزمان کرد لە دووەم ڕۆژی جەژنی نەورۆزدا لە نێو هاوڵاتیانی خۆشەویستدا جەژنی نەورۆز بکەینەوە و سەبارەت بە جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیان بکەین لەم بارەیەوە لەگەڵمان بن. پیرۆزبایی لە چێ دەکەی؟ وەڵڵا پیرۆزبایی لە هەموو ئومەتی محەممەدی دەکەم لە لە کوڕەکان دەکەم لە چیرکتەکان دەکەم لە هەر ئەمپیان دەکەم. کاکە نەورۆزتان پیرۆزبی نەورۆز پیرۆزبی لە زەرابتان و بەخێربێن یاخوا زۆر بەس. سەبارەت بە نەورۆز پەیامەکتان هەیە؟ وەڵڵاهی پەیامی من ئەوەیە بەس ئەمن و ئاسایش ئابووری سەقامگیربی ئەوە زۆر گرینگە بەڕاستی. پیرۆزبایی خۆم ئاراستەی هەچار پەرچای کوردستان دەکەم هیوای تەندروستێکی باش بۆ گەلی کوردستان ئینشاءڵڵا نەورۆز دەبێتە خۆشیێکی وا کە ناخۆشیەکان لەبیر بکرێ ئینشاءڵڵا. ڕاستی نەورۆز لە هەموو سەرپەرچە کوردستان پیرۆز دەکەم بە تایبەتی باپیر و ماوان خاڵم و ماموان پیرۆز دەکەم و نەورۆزی ئەم ساڵ نەورۆزێکی زۆر جێوازە یعنی خۆشترە لە نەورۆزەکانی تر نەورۆزی پار ینی لەبەر ڤایرۆسی کۆڕۆنامان توانی بینی دەرێ بەڵام ئەو ساڵ ڕاستی زۆر خۆشە بە تایبەتی خەڵک هەمووی دڵخۆشە و ڕۆژێکی خۆشە. باشن سەبارەت بە جەژنی نەورۆزتان پیرۆزبی وەچ پەیامێکتان هەیە لەم ڕۆژە؟ وەڵڵاهی ئەوروپایانمان زۆرە پەیامی نەورۆز ڕۆژی نوێیە ساڵی نوێیە جژنە پیرۆزە لە هەموو گەلی کورد دەکەین لە هەر پارچەی کوردستان پەیامێکی خۆشە بەڕاستی نازانین ئەو ڕۆژێ کورد دەرببڕیانی. پیرۆزبایی جێژنی نەورۆز لە هەموو گەلی کورد دەکەم کە جێژنی نەورۆز جێژنێکی تایبەتە لە لای خەڵکیدا و هیوادارم خەڵکەکە بتوانێ پاک و خاوێنی ژینگە ڕابگرێت و ئینشاڵڵا نەورۆز بەڕاستی پەیامێکی زۆر خۆشە لە یادبوونەوەی نەورۆز بوویتە یادبوونەوەی ینی بەهارێکی خۆش لە بۆ سەرجەم بینەوەران یعنی بەڕاستی کە تەماشا دەکەین بەس لە بۆ گەلی کورد نییە یعنی ئەوە وەڕاستە لە بۆی سمبولی کوردایەتی لە بۆی کە سمبولی ئەوەیە لە بۆ لۆ کورد بەڵام لە بۆ بنەوەری تەما کول جیهان ڕۆژی ئەوەیە زیندی بوونەوەیە بەڕاستی دا هیوادارم یعنی هەرەوە لە خۆشی دابن ئەو خەرکەیە بەڕاستی. بۆ ئەم یادە نەورۆزە خۆشە کە ئەم یادە یادێکی نیشتیمانیە بۆ هەموو میلەتی کورد هەر چارپارەی کوردستان لێرۆز پیرۆزبایی لە هەموو پێشمە قارەمانەکان دەکەم دایکی شەهیدان پێشمەرگانی سەنگەر و هەموو گەلی کورد لە هەر چارپارچەی کوردستان لە لەکەیەوە هاتوونە دەر و چۆن خۆتان حازر کردووە بۆم؟ لای لە سبەینەوە هاتینا ستان حازر کردی؟ وڵای دۆڵمە و شتی تر و ئەوە یەکەم جارە دێنە دەر ینی مەسەلەن دوونێ نهاتنە دەرێ دنیا شاد بینە دەر نەورۆزی ئەو ساڵ چۆن دەبین ینی چ گۆڕانکاریی پێ هاتیە سەبارەت بە نەورۆزەکانی تر؟ خۆشە عیبینیە و چەند سالەتە گوتی چی یەکە هیچ فەرقی نییە ناوەڵە بەس پارەکە خەریک لە بە کەڕەتینەکەی نهاتە دەرێ و بەس ئەو سال زۆر خۆشە لە خوای پەیامەکەت هەیە سەبارەت بە نەورۆز پیرۆزبایی خۆت ئاراستەی چێ دەکەیت؟ پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم خەڵکی کوردستان دەکەم. پێشەشە بە خێراتان دەکەم زۆر زۆر بە خێرن سەرچاوم لای هیوادارم ئەو سارەکی بەخۆشی و پێکەوە ژیانی هەموو کورد پێکەوە خۆشی بجێڕین و هیوادارم کوردستان بەرەو پێشەوە بڕوە و لە چاو ئەو دەوڵەتانە خۆشتر بی هیوادارم ناو ماڵی کوردیش ڕێک بخرێنەوە. دەمەوێت بزانم ینی ئەتوو نەورۆزی چۆن دەبینی بەراورد بە ساڵەکانی پێشوو؟
بەقڕان نەورۆزی پێشان خۆشتر بە لە ئەلعان ینی بە خۆ دەزانی ڕاستە پێشان ئەو هەنە بە قێز هەموو سیارە و ئەوە چی نەبوو دەچێت سەرگردەی دادنیشتی ئەماشە لە هەرمارە و پێ سیارێ هەیە دوو سیارێ هەیە بۆچی تو گوێتی قاپە دوورمەکەیان بریانی خدی ئاقاری و جەوەقی دەگۆڕ و یاڵا یەکێک باسی کرد گوتی جاران بە یەک سیارێ 5 عایلە داهاتە دەرێ باشەوە 5 عایلێ لەو سیارێک کوجیان دەبەوە کو داهاتنە و سەفرەی جاران کو بوو دەچوونە چێ خەڵک سەفرەی جاران مەسەرەن لە گوندی بووی لە گوندی بووی دەچێکی بلندایی نییە دادنیشتێ دەچوو ئەوە دادنە ئەویت کێ دەهینە ئەویت کێ دادنە ئەو هابوو مەسەرن کەس نەداهاتە هێنارەویان لە گوندی کەس نەزانی هێنارش چ بوو یان ئەویت کەس چ بوو قدیمیش گەلە خۆش بوو بەس ماوەک بەو بجەنەمانەوە و عالەمە و دری خۆش نییە و عالم عێدزە و مردی زۆرە و ئەو کڕۆنە کەلکی عالەمی بڕی بەس ئێستا لە خوای بەزیان نێزیچ کردیە لە قەدیم ئیشەڵڵا ئەوەی قەدیم چۆن بوو یعنی دەتوانیت چیرۆکێکی ئەو سەردە من بۆ بجێڕی و ئەو کاتی چۆن نەورۆستان دەکرد وەڵای نەورۆزەکە برێم عالم فەقیر بوو گەلە سیارەی نەبوو 5 مار بە سیارەک داهاتین لێک خڕ دەبووینەوە شتێکی واشمان نەدەخوارد وەکی ئێستا بە خوشی ساوارێک بە ماستونانێک بە باشە ئەو 5 مارەی کە جاران کۆ دەبوو بێک سیارەداتە دەر ئەوە چۆن دایانتوانی وەڵای نەبوونی بۆ عالم فەقیر بوو سیارە وا زۆر نەبوو بەڕاستیت پێ برێم ئێستاش سیارە ماشەڵڵا مار نەبی دوسێ سیارێ هەندی تەمانی برێ 50 ساڵە بم نەورۆزەکان ئەلحەمدولیلا خۆشە تەمان لە یادی پێش ڕاپەری نەورۆزەکان لە زمانی ڕژەمی بەعسوان نەبوو لێ نەدەگەڕن عالەمی یەک جاری من خۆم دیتم جارێک کاتم ئەوم بە سۆرەیە نەورۆزمان کرد ئێمە هەموو جیراین ئارێ وەڵا هەمومان جیراین لەسەر چ بوو کە دوسێ برادەرێک بە پێشیان کەوتی بوو داگەران کوردستانیان نەمان ئەو کاتی سەدام حوسێن هات ئەوانی بەردا بخۆم یەکێک لەوان لەگە جەماعەت بووم دەمانکۆن کوردستانیان نەمان سلااوت لێبێت نەورۆزت پیرۆز لەنگۆش پیرۆزی لە هەموو کوردستانیان پیرۆز بێ لە هەر چوار پارچەی کوردستان لە ئێوەی بەڕێزیش پیرۆز بێ ئەوە لە سەوا سپەی سواری ئەوە سپەی بوو چیە فڕێی لێ دەدەیت وڵا خۆشە جەوەی خۆشە زۆرم کەوی بە ئەسپی ینی خۆشە سوارمین ئەسب ئەوە کوردەواریە ڕەمزەکە ینی بە خۆزانی شۆڕشی کوردستانی شەر بە ئەسپ و ئەوانەکە لە سیاکان بەکەل پێشمەرگاتێ بۆ گواستنەوەی بریندار و جەنازە و هەزار ڕەحمە لە شەهیدانی کوردستانیش بێت جەنابەت لەکوێوە هاتووی لە ناو هەولێر هاتووی لە شاوێسی نەحیە شاوێسی هاتیمەوە لە سعات چەندەوە هاتوویە کوانە کەسابەتەکە چۆنە ینی ئەمن لە شەموویەوە لێرانەما شەوێژ لێرە دەنوین و سمێنژدەینە کاسی بێکە و بەس بازارەکەی وەها لە نییە و بۆ دونێ قەرەبارەختر بوو لەو ڕۆ وڵای دنیەکەم ڕۆژ بوو ڕۆژ خۆش بوو جەوەکە خۆش بوو لەبەر هەندێ ئەو ڕۆژ بڕێک جەوەکە بڕۆکە هەوری وێرە و لەبەر هەندێش خەرێک بۆ نمونە حەزت لێ بوو ئەو ڕۆ چێت لەگەر بایە لەو نەورۆزە بە قڕان دنیا منداڵەکانم هەموو لەگەل بە ئەو ڕۆخۆ و خێزانەکەم هاتینە دەرێ زگورتی هاتینە دەرێ لۆ ئەو ڕۆ ئەوانتان نەینایتە دەرێ قڕان ئەمە دووسێ عائلە بووین دوخمان جەوەقی بگۆڕین باشتر لۆ ئەوەندا لەگەرمە ئەوانی سیارەشان هەبوو ئەوان قیف خوتیان دەچنیت ینی بەتەنێ خۆشترە باوەی وی دەبی ئەو ڕۆ لە هەموو ڕۆژی خۆشتری بەتەنی دەرهاتینە ینی ئەو خواردنێ ئەو ڕۆتە حازرتان کردیە یعنی ڕەنگە تایبەتتریش بی لەوەی دونێ طبعا دونێ بریانی و دۆڵمە بوو ئەوڕۆ بەتەنێ دەبی شخصیات ئەوڕۆ دەبی خۆشتر بی شخصیات ئێستا و سەفرەیە دەبینین خەڵک هەمووی هاتۆتە دەرەوە خواردن و شتی حازر کردووە ئێوە چیتان حازر کردووە دۆڵمە هەمووی هەر دۆڵمەیە ئەیبێت سەفرێت دۆڵمەی دەکەن ماشەلۆ ینی دۆڵمە و سەفرەت چ پەیوەندێکی بەیەکەوە هەیە وڵات چکە لە بەرەوەی جەوەکەی خۆشە دۆڵمە خۆشە لە بۆ جیانە دۆڵمە وشتی گەورە خۆشە بریانی ئۆشتانە خۆش ئەجە دۆڵمە تا ڕادەک خواردنەکی بڕێک نیساییە ینی ئافرەت زیاتر حەزی لێ دەکات زۆربەی حەزی لێ ناکەم بەس زیاتر ژن حەزیان باش هۆکارچی ئیلا دەبی لە گەشت و لە سەیران دۆڵمە بخوری والله ئەوە تشتێکە بوویتە عادەتۆکی گۆتەنی
هەمومانە دۆرمە یان بریانە باش ئەگە بەتەنێ مەسەلەن شتێکی دیکە بخۆی ینی شتێک وەکو ڕۆژانی ئاسایی نابی ئیلا دەبی لەو دەشتەی دۆڵمەی بخۆی بەرێ لە دەبی و نابی بەسەوە عادەتەکەمانەوە کەتینە دێ عادەتی خۆمان دەرێن بە چاکەی دانیشت بووی چاکە عیدی تۆیان نانەکە چاکە عیدی منەوەی نانەکەس عیدی داچم دادانە بەڵێ لێ دەزانی لە چای یان هەر حەزت لێ لە خۆت لە دیاردان زۆربەی لێ ئەوکان لە سەردانوان لە ماڵیان لەماین بە تایبەتی لە شوێنی سەفرەکان عیدی منە وابزانم لە نەورۆزاندا ئەرچی ئافرەتەکان تۆزێک ئاسانترە لەبەرەوەی زیاتر لە گەشت و سەیرانەکان پیا و ئامادەکاری لە بە خواردن ئەوانە دەکات هی ئێوەش هەمان شێوەیە ناوەڵ ئەمە زەلامەکان ناکەمە هەمە بە خۆمان دەکەین زەلامەکە بەزا دەلیشن بەس عیدی خواردنێنە ئێ باشە ئەوڕۆ فەرقی هەیە ئەمن چەند کەسم دیت پیاوەکانیان تکیان لێ دەدا یارمەتیمان دەدەن بەس بەبێمە نابی ئێوانش هەدەوی ئەوانش یارمەتیمە دەدەن یعنی هیچ شوێنێکیش ناگری بەڕای من تەنها لە ناو سندوقێک لە شوێنێک گوێی بکەنەوە پێویست ناکە ینی بۆ شێوە پیسەکە لێرە بەجێ بێڵ ڕاست ئەمەش ئامادەکاریمان کردیانی لە بۆی کە دوای ئەوەی کە دەچینەوە ئینشاءڵڵە خاشاکان هەمووی کۆ دەکەینەوە بەتاکی دەبی خایم بکرێتەوە ئینشاءڵڵە لە گۆشت سپاس شارەوانیش دەکەین هەلاگە داستان علاگەان دابش کردی بەسەلامیان ئێستا لازار ناو سیارەیە کاتی پێشەوەی کە بڕۆین ئاشاکان پێ دەکەین و کۆ دەکەین و لە ئاژا دەنێن لەبەوەی کە پاکخواین بۆ ئەمانە ئەمن ئەو ڕاتیمە بەیانی چکەتر دێتە پێداویستەکانی خۆپارێزی ڤایرۆسی کۆڕۆنایان هینا بوو لە ناو سیارە لەبیرتان کرد بە تاکید وایە ئەرێنەوازانی بەخوای ئێستاوە هینایتیان بە هیوای ئەوەین کە جێبەجێ دەکەین ئێستا بە هیوای ئەوەین کە هەموو خەڵک ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی وەکو خۆی جێبەجێ بکات تاوەکو زاڵ بین و ئەو نەخۆشە کۆنتڕۆڵ پێویست ناکەمە بینێکوانە دادەنیشتنەوەی ساعت خۆمان ئێرە پیسکەین و بڕۆین پاش خۆت خایان کۆ کاکە ئەلاگە کە تێدەکەینا ئەلاگەی ویاننا یەکەش کە لە دوو دێتن بە هەر خێلە جێکەی بینێک بە پیسێرە بەجێبێرین ئەوە ئەو جێ خۆشەمان هەیە لە خوای بەزات بی دنی سراحتش لێ دەکەین کاکە نابیتن ئەتو دی فرێت دی و دەڕۆی کو دەبی دەبی حسابش پاشە خۆت کەی ئەیدی خەیان نەکاتەوە ئێوە چۆن خۆتان ئامادە کردووە بۆ نەورۆز وا دیارە ئێوە تەنها مەسەلەن گەنجەکان هاتوون لەگەڵ خێزانتاندا نەهاتوون وەچیتان حازر کردووە و گەشت و سەیران لەگەڵ گەنج چ جیاوازیەکی هەیە بەراورد بەوەی کە لەگەڵ خێزانی خۆت بچێت دەرەوە وڵی یەکەم ڕۆژ لەگە خێزان دەرچوین دووەم ڕۆژیش بەرناوەدانا بە تاولەکە گەنجان دەرچین چۆن خۆتان ئامادە کردووە بە نەورۆز بۆ نەورۆز بە نەورۆزی ئەم ساڵ بەراورد بە نەورۆزەکانی تر چ گۆڕانکاریی تێدایە و پەیامی نەورۆزت بگەێنە واللهی نەورۆزێکی خۆشە لە چاوپار ئەو سار زۆر خۆشترە پار نەورۆزمانەوە بەس ئەلحەمدوللا ئەو سار هەیتمان پیرۆزبایی لە هەموو کوردێک دەکەم نەورۆز پیرۆز بیت قسەک تێ لە نەورۆز وەڵام نەورۆز خۆشە دڵمان خۆش دەبی ئێمە هاتووینە سەیرە ستان کرد دەستبینەوە ئەمە لە ئەوە دوو ڕۆژە یحین دوونێ
دوونێ سەعاتەش ونی و هاتنە سەفرەی لە سەفرەی ئەشیاماندانا سەعات 6:30 ڕۆیشتین. خۆشە سەفرە؟ پێشەکی بە خێراتنتان دەکەم بەخێر بن. جژنە پیرۆزە لە هەموو تاکێکی کورد و لە هەر چوار پارچەی کوردستانەکەم زۆر بەخێر بن. هیوادارم ئەوانەی کە بۆ سەیرانگاکان دێن پابەندی ڕێنمایەکان بن و هەروەها ژینگە بە پیسی بەجێ نێڵن. بەڵێ گۆرانی خێڵم بۆ کەناڵی دیمەن. هێندە ناهێنێ دنیا خەم بخۆی ئاماناتی هاتووی دەبێ زوو بڕۆی خۆم بە تایبەتی ڕۆژانی پیری باشە بۆی بگری بە گۆشەگیری بەبێ خەمی بژی بەبێ خەمی بمرا گۆشەی تاریکی مەیخانە بگیرە. لە ناو سروشتی جوانی کوردستانەوە لە ڕۆژی جەژنی نەورۆزی کوردەواریەوە نەورۆستان پیرۆز هیوای گەشتێکی خۆشتان بۆ دەخوازین. هیوادارین پاک و خاوێنی شوێنە گەشتیارەکانی کوردستان بپارێزن و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازین وڵات ئاوەدان و هەمیشە لە خۆشیدا بن.